ئاوی خوای گەورە سڵاوتن لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست کەس و کاری زیندانیانی مانگرتووی چاکسازی گەورانی هەولێر لە بەردەم ئەنجومەنی دادوەریگردبوونەوە و داوایان کرد جێبەجێکردنی ئازادکردنی بە مەرج دەست پێ بکاتەوە و ئەنجومەنی دادوەری بڕیاری ڕاگررتنی ئازادکردنی بە مەرج دەست پێ بکاتەوە. ئەم گردبوونەوەی کەس و کاری زیندانانی مانگرتووە ئەو کاتە لەگەڵەوەی کە لە شاری سلێمانیش لە بەندیخانەی چاکسازی گەورانی سلێمانی کۆمەڵێک زیندانی مانیان گرتووە و داوا دەکەن بە مەرج ئازاد بکرێن. بە میوان دەرێک لە بەڕێزان عیماد حەمید بەڕێوەبەری ناوەندی نیشتیمانی بۆ مافی مرۆڤ لە ستودیۆی سەرەکی، هەروە لە هەولێرەوە ڕووپاک ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان و دواتریش لە ڕێگەی تەلەفۆنەوە محەممەد دوگۆمەشینی و تەبێژی دەستەی مافی مرۆڤی هەرێممان لەگەڵ دەبێت. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. جارێکی تر ژمارەیەک لە کەسوکاری زیندانی کراوانی چاکسازی گەورانی هەولێر لە بەردەم ئەنجومەنی دادوەری گردبوونەوەی ناڕزایەتیان ئەنجامدا و داوایان دەکرد بڕیاری ئازادکردنی بە مەرج کارا بکرێتەوە. من مردم گیراوە کاکە 6 ساڵ حکومە 4 ساڵ و نیوە دانیشتووە، ئێستاش بەری نادەم بە بیانەوەی ئازادکردی بە مەرج ڕاگیراوە. من داواتان لێ دەکەم ئازادکردی بە مەرجمان بۆ بگەڕێنەوە. من مێردەکەم لەگەڵ 5 کەسی تر گیرا حکم درا، دوانیان بە ئازادکردنی بە مەرج ئازاد کران، بەڵام ئەو بەری نادەن. بابم بۆچی هاتوویێرە؟ دافراسەتی لەو بابم بگەڕێتەوە. داوات لەکوێ دەکەیتەوە؟ لە پەرلەمان. زۆر بیری باوکە دەکەی؟ بەڵێ. حەز دەکرێت سەلات بە؟ بەڵێ. بەڵام هەموویان باوکیان هەیە، بەس من باوکم نییە. دەیخواز منیش باوکم بگەڕێتەوە لام. زۆر حەز دەکەم باوکم نام بەیە. بۆچی هاتوویێرە؟ هەتا باوکم بەر بە ئفراشتێکە ببتەوە. پیام گراوە ڕاستی ئەوە 5 ساڵە لە سجنیە، ئەو ئفراشەرتی نەگەڕێتەوە 3 ساڵ دیهاتێدا دەبوو لەبەر ئەوەی بەڕاستی وەزعەکەمان زۆر نەخۆش بوو. ئەوە ینی لە کەگراو هەتان کە گەلێکیشکە ئەوکەیان حکوماتەوە بووە، هەتا حکوماتەوە بووە بەریان نەدای ئەو فراشەتێکە بگەڕێتەوە گەلێکیان هەر بەردە بن فەقیرانە. داوا دەکەم باوکم بێتەوە، منداڵەکان هەمویان باوکیان هەیە، بەس من لەگەڵ باوکم نیمە. هەتاکەینێ ئەمەش مردین بە هیلاکچین لەگەڵ ڕێی، ئەمەش داوای مافی خۆمان دەکەن. هەدەرێن مافی کا مافی مرۆڤ کاکان کەینی مافی مرۆڤ کرایە، ئەمەش داوای مافی خۆمان دەکەین، دەمانێت بێتەوە ماڵێ داوامان ئەوێ کە بێنەوە. 20 ساڵ و 4 مانگ ئەم چاوەڕ ئەو کوڕ دەکەم ئەوە خێزانێتی دوو منداریە بووم کچی دوو مانجی بوو گیرا ئەو کوڕە خێری دەگاتێ ئەگە بەریان داتوە. ئەو بەندکراوانەی کە بڕیاری ئازادکردنی بە مەرج دایانگرێتەوە وەکو دەربڕینی ناڕزایی لە چەند ڕۆژی ڕابردوو مانیان لە خواردن گرتبوو، تۆڕی میدیایی کۆمەڵیش وەکو پاڵپشتیەک بۆ داواکەی گیراوەکان کەمپینی گێڕانەوەی مافی ئازادی بە مەرجی چاکسازی ڕاگەیاندووە. کەسوکاری گیراوەکانیش سوپاسی تۆڕی میدیایی کۆمەڵ دەکەن کە وەک تاکە دەستگای میدیایی پشتیوانی لە داخوازیەکانیان دەکات. زۆر مەمنونیانین و زۆر دەستخۆشیان لێ دەکەین لە کەناڵی پەیام. بەڕاستی بەدەنگمانەوە هاتون، پێمانەوەمان دوو بوون زۆر کەناڵی پەیام هەتا ئێستا بەس ئەوان هاتوونە بەدەنگمانەوە هاتوون. ئێمە سوپاسی ڕاگەیاندنی پەیام دەکەین، زۆر دەستخۆشیان لێ دەکەین لە بەرەوەی تاوەکو ئێستا تاکە ئەعلانە ئەو کەمپینەی ڕاگەیاندبی داوا لە کەناڵەکان تکەش دەکەن و کەمپینە ڕابگەین کارێکی زۆر باش دەکەن. سوپاسی هەمووتان دەکەین. هەرچەندە بە بۆچوونی کەسوکاری گیراوەکان ناحەقی بەرامبەر بە گیراوەکانیان دەکرێت، چەند مانگێک پێش ئێستا چەندین کەس بە ئیستیسنا ئازاد کراون، بەڵام ئەنجومەنی دادوەری ڕای دەگەنێت ئەوان یاسا جێبەجێ دەکەن. یاسا هەیە یاساکە جێبەجێ دەکات. ئیتر ئەگەر پێویستی بە هەمار بێت ئەوە ئیشی پەرلەمانە، ئەوەی لە قانون هاتی ئەنجومەنی دادوەری ئەوە دەکات، لە قانوندا چۆن هاتووە ئەوە دەکات. لە بەرامبەر ئەو داوایەی کەسوکاری زیندانی کراوان، ڕۆژی دووشەممە لێژنەکانی یاسایی و مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان کۆبوونەوە تاوتوێی داواکاریەکەیان کرد. بڕیاریاندا دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ بانگهێشتی کۆبنەوەی لێژنەکە بکرێت بە مەبەستی گرتنە دەستی کەیسی ئازادکردنی بە مەرج تا بە دوواداچوونەکانی پەرلەمان و تەواوی ڕێکاری یاساییەکان بگیرێتە بەر. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.
جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک عیماد بەخێر بەنگسرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ماوەی زیاتر لە مانگێکە لە زیندانی چاکسازی گەورانی سلێمانی کۆمەڵێک زیندانیمانیان گرتووە لە هەولێرش ئەم مانگرتنە بەردەوامە بۆی کە ئازادکردنی بە مەرج دەست پێ بکاتەوە ئێوە و ڕێکخراوێکی بواری مافی مرۆڤ چۆن لەم داواکاری زیندانیان دەڕوانە. بەڵێ سوپاس بۆ جەنابتان کاک حەکیم بۆ کەناڵ ئێسمانی پێیان دیارە کەیسەکە بە تەواوی کەیسێکی یاساییەوە لە ڕاستیە یاسا هیچ مانایەکی نییە ئەوەی کە برادرانی ئەنجومەنی دادوەری ئاماژیان بۆ ئەوە کەم یاسا جێبەجێ دەکەین لە ڕاستیە لە حکمەتی جێبەجێکردنی یاسا تێناگەین بەم شێوەیە چونکە زۆر وازەحە و کەسانەی کە ئەو ئیفرات شەرتی ئەیانگرێتەوە ئازادکردنی بە مەرج و ئێستا ڕاگیراوە زۆرینەیان یا تەواویان ئەو کەیسانن کە بە تۆمەتی تیرۆر کاتی خۆی حکم دراون لە قانونی ئوسوڵی محاکەماتی جەزاییش ئەو کەسانێکی ئیفرات شەرتی نایانگرێتەوە بە حەسری هاتووە کە چێن نایانگرێتەوە ئێرهابیتیان نییە لەبەرەوە هیچ ئیسtisنائێکی قانونی نایانگرێتەوە بۆ ئەوەی کە ئیفرات شەرتیەکە بە دەربنلی زیاد لەوەش ئەنجومەنی شوورا لە هەرێمی کوردستان ڕێیەکی قانونی داوە کە ئەو کەسانی بە تۆمەتی تیرۆر دەستگیر کراون و دواتر حکم دراون هیچ مانایەکی قانونی نییە بۆ ئەوەی کە ئیفرات شەرتی بیانگرێتەوە ڕاستیە ئەوەی کە ئەنجومەنی دادوەری و دادگای کە پێوانەکردنی هەر سیستەمی دادوەری لە وڵاتە و سیستەمی یاسایی پێوانەکردنی شتەکانە بە دوو پێوان ئێمە هەمووان بیرمانە کە یاسای سەرۆکایەتی هەرێم بۆ درێژکردنەوەکەی پرسیان بە ئەنجومەنی شوورا کرد ئەنجومەنی شوراوەتی کە یاساکە بەرکارە تا ئەو کاتی هەڵبژاردنێکی تازە ئەکرێت هەمووی باسی ئەوە کرد کە ڕەکەی ئەنجومەنی شوورا مولزەم و ئێمە ئیلزاممانەیە بە ڕەکەی ئەنجومەنی شوورا و یعنی دەستگایەکی مؤسسەیەکی قانونی وڵاتەیە و ئیلی ئاخری لێرەش ئەنجومەنی شوورا ڕێی خۆی داوە بەڵام ئەڵێ نەخێر ڕەکەی ئەنجومەنی شوورا ڕێکی ئیلزامی نییە و ئێمە ینی ئەو بۆ چوونی ئەنجومەنی شوورا لە بەرژەوەندی مانگرتوانێ ئەوانەی کە بە یاسای تیرۆر حکم دراون بە مەرج ئازاد بکرێن بەڵێ ئەکرێ و هیچ مانێکی قانونیە بۆ مەرجەی کە عقوبەکە هەدەفی خۆی پێکابێت لە ڕاستیە ئەوەی کە لە سیستەمی دادوەری و لە سزادانی بینین لە وڵاتی ئەمە سزا نییە تۆڵە سەندنەوەی یعنی عقوبە نیە ئینتیقامە کەسەکە تاوانێکە کات دەیهێنن لە باتی ئەوەی کە چاکسازی تیا بکەن تۆڵی لەکەنەوە هەر ینی ئەو کەسانی کە بە تۆمەتی تیرۆرەگیرن لە قۆناغی هەر دەستگیرکردنەکەیان تا قۆناغی لێکۆڵینەوە تا قۆناغی دادگایی تا حکومدان تا ئێستەیان کە ئیبینین جۆرێک لە ینی ڕقیەک لە مامەڵەکردن و قەسوەتێک لە تەعاملکردن لەگەڵم کەسانە ینی تۆ ناو تەخستوتە چاکسازی هەدەفی چاکسازیەکە ئەوەیە کە ئەو کەسە بگەڕێتەوە ناو کۆمەلگا بە شێوەیەکی سەلیم سەبارەت بە مانگرتوانی سلێمانی ئەمە راپۆرتی کەسانی ناو چاکسازیەکە کە توێژەرە کۆمەڵایەتەکانە راپۆرتیانەیە کەم کەسانە لە ماوەی حکومەکانیان هیچ کێشەیەکیان نییە هیچ گرفتێکیان نییە هیچ کەشێکیان بۆ مؤسسەکە نەناوەتەوە کەسانێکی بێدەنگن سەلیمن و عقوبەکە هەدەفی خۆی پێکاوە ئێستا فی سەبیلی چی تۆ ئەم حق قانونی خۆی پێ نادیتەوە ئەخر خۆ خێری پێ ناکەی تۆ یاسا خۆی مافی پێداوە بەڵام لەبەر قسەی ینی مەتاتی ئەمنی خارجی و ناو خۆی وڵات ئەوە خوازێ یعنی چۆن کەسەکە ئەگەر لە ناو سزن تجارەتی مخدراتی کردووە ئەگەر لە ناو سزن شەڕی ناوەتەوە ئەگەر لە ناو سزن ئیشکالەتی دروست کردووە ئەوەی کە خۆت ناوت ناوە چاکسازی ئەگەر ئەمانەی کردووە ئامنە بەس کەسەکە بە پیر راپۆرتەکانی توێژەرە کۆمەڵایەتەکانی ناو چاکسازیەکە کەسانێکی بێگرفتن مافێکی قانونی خۆیان هەیە کە بگەڕێن ناو خێزانەکانیان و بگەڕێنە ناو کۆمەڵگە لە پایچی تۆ ئەم ڕێگرێت ئەەکەی بۆ ئەم کێشە بۆ خۆت و بۆ مؤسسەکان دروستەکەی یعنی لە هەموو دنیا دادگا شوێنی یەکلایکردنەوەی کێشەکان و چارەسەرکردنی کێشەکانە بەداخەوە لێرە دادگاستە خۆی بێ بچین کێشەی بۆ چارەسەرکەین چۆن کێشەی دروست کردو سپاس دەکەم کاڵیمات دواترگەم بۆ لای بەڕێز ڕووپاک خان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت هەرچەندە کاڵیمات کەمێک باسی ئازادبوونی بە مەرجی کرد بەڵام ئەگەر بە درێژی باسی ئازادکردنی بە مەرجمان بۆ بکەی و هەم لە یاسای بەن ئوسوڵی محاکەماتی جەزایی و هەم لە یاسای تیرۆریشە ئایا ئەم پرسە چۆن باس کراوە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا زۆر سوپاستان دەکەم دەستان خۆش بێ بۆ پرسە چکە بەڕاستی ئێمە ماوەیە کە زۆر لە دوای ئەم پرسەوە چۆن دۆسیەک بەڕاستی ینی بە دوواداسوونێکی وردمان کردو هیلاک بووین پێوە بە ئەرکی سەرشانی خۆشمانی دەزانین چونکە دەبێت هەموو خاوەن مافەکەی بۆ بگەڕێنرێتەوە و هەموو خاوەن حەقێک لە ڕێگای دادگا ئەو حەقەی بۆ بگەڕێنرێتەوە نەک حەقی لێ زەوت بکرێت کە بەداخەوە ئێستا دەبینین لە هەرێمی کوردستان دادگاکان حەق
ئەوەی کە بە قانون دراوە بە هەر حکم دراوێک لی دەستێنن ئەمە جێگای قبول نییە و ئێمە لە پەرلەمانی کوردستان من وەکو پەرلەمانتار نەک وەکو لیژنە چونکە یەک لیژنە لە پەرلەمانی کوردستان وەکو لیژنە بە کاروباری بە دوواداچوونی ئەو کەیسانی کە حکم دراون و ئێستا بە بڕیارێکی فراشەرتی نایانگرێتەوە هەڵساون بەڵام من وەکو پەرلەمانتارێک بۆ خۆم بە دوواداچوونی وردم کردووە و زۆر کارم لەسەری کردووە دیارە ئیفرات شەرتی بە پێی قانونی ئوسوڵ محاکەمات جەزایی لە مادە 331 دەرفەتێکە بە حکم دراو دراوە کە حکم دراو بە چەند مەرجێک ئیفرات شەرتی بە چەند مەرجێک دەیگرێتەوە ئەگەر مەرجەکان دەمەوێت بیخەمەڕوو ئەگەر سێ لە سەرچواری حکومەکەی خۆی تەواو کردبێ و هەروەها لە چاکسازیەکەی پشگیریەکی هەبێ کە توێژەری کۆمەڵایەتی بڵێ فعلەن ئەم حکم دراوە چاکساز بووەوە دەتوانێت بگەڕێتەوە ناو کۆمەڵگا و هەروەها ئەم حکم دراوە ڕەوشتی باش بووە و لە ناو سجنە خۆ ڕەوشتی لەگەڵ دەوروبەرەکەی باش بوو بە فعلی دەتوانێت بچێتەوە ناو کۆمەڵگا و هەروەها دادگای کەتنیش کە ئەم بەڵگانە دەبا ئەوەی پشگیری چاکسازیەکەی و هەروەها داوای ئیفرات شەرتیەکەی دادگای کەتنیش بڕیاری ئیفرات شەرتی بۆ دەردەکا کە ئیفرات شەرتی بە قانون بە مادە 331 پێی دراوە بەم هەموو مەرجە ئیفرات شەرتی ئەوانە دەگرێتەوە کە ئێستا مانیان گرتووە و زۆربەیان بە قانونی ئیرهاب حکم دراون نابێ ئەوەشمان لەبیر بچێ ئەوانەی کە بە قانونی ئیرهاب حکم دراون لەوانەیە زۆری نیان لە حکومەکە زوڵمیان لێکرابێ لە حکم درانیان لەوانەیە زۆری نیان لەژێر هەڕەشە اعترافیان کردبێ دەنا لە ئەسڵدا هیچ جەریمەیەک بوونی نەبووە بەڵام لەژێر هەڕەشە وەت بە چەند پاسا و بیانوویەک اعترافیان بە هەندێک شت کردووە لە پێناو ژیانی خۆیان کە ژیانیان زۆر سەخت بووە لە حاڵەتی تەوقیفدا بۆیە لە ئیستثناکان کە لە مادە 331 باز دەکا کۆمەڵێک جەریمە ئیستثنا کراون لە ئیفرات شەرتی قانونی ئیرهاب لەو ئیستثنایانە دانیە خود حکم دراوان بە قانونی ئیرهاب لەو ئیستثنایانە تێدانیە و هەروەها ئەو بە بڕیارێکی دادگای تەمیز ئیفرات شەرتی ڕاگیراوە و بڕیارەکەی دادگای تەمیز ئەو مبڕیرانێک کە هێناوێتەوە لەگەڵ ڕێزم بەڵام مبڕیری زۆر زعیفن کە باز لە مخیلە بیر شەڕەف دەکەن مخیلە بیر شەڕەفیش لەناو ئیستثنایەکان دانیە یعنی ئەوان کە باسی ئەمنی خارجی دەکەن ئەوانەی کە حکم دراون تەسیریان لەسەر ئەمنی خارجی نییە لەناو ئەمنی داخلی دابوونە واتە مبڕیرەکانیان مبڕیری قەناعەت پێکردنینە بۆیە ئێستا هەم حکم دراوانمانیان گرتووە هەم ئێمەش لە دوای دۆسیەکانیانین لەبەرەوەی کە دەبینین بەڕاستی بەفعلی کە زوڵمێک هەیە و هەروەها بۆ معلوماتتان لەناو دادگای تەمیز ئاعضایەکانی دادگای تەمیزیش کۆگنینە لەسەرەوەی کە و بڕیاریدا داویانە بڕیارێکی دادپەروەرانەیە من قسەم لەگەڵ تاک بە تاچیان دانە بەدانەیان ینی هەمویان نا بەڵام قسم لەگەڵیان کردو دەڵم بەڕاستی ئەمانە زوڵمیان لێ دەکرێت بەڕاستی ئەوە حەقێکی یاساییە دەبێت پێیان بدرێت ینی بۆ خۆشیان بەشێکیان قەناعەتیان وایە کە ئەو حەقە یاساییە بە قانون پێیان درراوە بەڵام ئەوان لیان زەوت دەکەن بۆیە بەڕاستی دەبێت ئەو مافە بگەڕێندرێتەوە بەڵێ ئەوەی کە لە یاسای تیرۆر بۆ نمونە یاسای بەرەنگار بنەوەی تیرۆر کە لە 2006 لە هەرێم بڵین پەسەند کراوە تا ئێستا شکاری پێدەکرێت هیچ مادەیەکی تێدا نیە بەڕوونی کە بڵێ نابێ ئەوانەی کە بە یاسای تیرۆر حکم دراون ئازادکردنی بە مەرج نەیانگرێتەوە بۆ نمونە خەڵکێک هەیە حکومەکەی 15 ساڵە 12 ساڵی تەواو کردووە یعنی هیچ دەقێکی ئاوەڕوونی تیان نییە نەخێر لە یاسای تیرۆریش هیچ دقێکی ڕوون نییە کە ئەوانە ئیفرات شەرتی نەیانگرێتەوە نە لە ئوسوڵ محاکەمات جەزایی نە لە قانونی تیرۆر واتە هیچ مادەیەکی قانونی لە هیچ قانونێک ئێمە نیمانە کە بڵێ ئیفرات شەرتی قانونی ئیرهاب نایگرێتەوە واتەوانەی حکم دراون بە ئیرهاب نایگرێتەوە چونکە ئەوانە وەکو باسم کرد هەر حکم دراومان هەیە ئێمە بە قانونی ئیرهاب حکم دراوە سێ لە سەرچواری حکومەکەی خۆی تەواو کردووە پۆلیسش سەرەتایی بووە کە زیندانی کراوە تا حکم دراوە ئێستا قۆناغی چواری زانکۆیە یعنی ئەگەر ئەوە چاکسازی لەوەی زیاتر چی کە وا چاکساز بووە و لە ناو زیندانیش درێژەی بە خوێندنی خۆیدا و هەروە ئێستا قوتابی قۆناغی چواری زانکۆیە
ئێمە لە کۆمەڵگەی خۆمان یاخود هەر کۆمەڵگایەک چی دەوێت لە تاوانبار ئەوەی دەوێت کە بە فعلی چاکساز بێ و چاکی کا بۆ دووبارە بگەڕێتەوە ناو ژیان و ناو کۆمەڵگە ئێمە دەبینین لە هەرێمی کوردستان ئەوەی کە ئێستا پێڕۆ دەکرێت و ئەو حاڵی کە ئێستا ئێمە تێداین وەکەوە بەڕێزە باسی کرد بە ئینتیقامەوە مامەڵە لەگەڵ تاوانبار دەکرێت نەخێر نابێ بەو جۆرە بێ دەبێت تاوانبار بە فعلی کە دەچێتە ناو زیندانەکان دەبێت بە فعلی چاکساز بکرێت هەدەف لێ چاکساز بوونە و دەبێت مامەڵەیەک تەندروستی لەگەڵ بکرێت بۆی دووبارە بگەڕێتەوە ناو کۆمەڵگە و هەروەها ژیان بکە لە ناو کۆمەڵگە ئەوانە دەبینین حکومەکانی خۆیان تەواو کردووە و ئەو حەقی کە بە یاسا پێیان درراوە ئەو حەقیان لێزەوت دەکرێت چۆن ئەو حکوم دراوە کە حەقی لێزەوت دەکرێت کە ئەو بەشەی کە دەژمێنەیە کە بە ئیفراسشەرتی ئێستا پێی نادەن بگەڕێتەوە ناو کۆمەڵگا چ زامنێک هەیە کە ئەویش بە ڕوحیەتی ئینتیقامەوە مامەڵە لەگەڵ ژینگە و بارودۆخە ناکات بۆیە بەڕاستی ئەمە مامەڵەیەکی خراپە و ناقانونیشە بەداخەوە دەبووم دادگای تەمیز و ئاعزایەکانی دادگای تەمیز ئەندامەکانی لە هەموو لە پەرلەمان و هەروەها لە هەموو مؤسساتەکان زیاتر قانونیان جێبەجێ بکردبایە چونکە ئەوان جێبەجێکاری قانونن ئەوان حاکمن بەسەر وڵات و دەوڵەتدا بۆیە حاکمایەتی خۆیان خستە ژێر پرسیارەوە هەروەها ئێمە لە پەرلەمانی کوردستان لە چوارچێوەی دەسەڵاتی خۆمان بە دوواداچوونی ورد دەکەین و بەردەوام دەبین لە بەدواداچوون دواتر دەگەرم مۆلای بەرز کە چیتان کردووە لە پەرلەمان و لە داهاتوو بەنیازی چین دەگەرم مۆلای بەرز کاک عیماد سەبارەت بەوەی کە ڕووپاخانی ژاماژەی پێکرد ینی ئاساییە بە بڕیارێکی دادگای تەمیز ینی ئەم ئازادکردنی بە مەرجە ڕابگیرێت لە کاتێکا پێشتر تا مانگی 12 بڵین 2010 کاری پێکراوە لە 2006ەوە ینی کاری پێکراوە تا ئەو کات بەڵام ڕاگیراوە لە ڕاستەیە کاک پێش بەرنامەکە گفتوگۆیەکمان کرد پێم وایە دەسەڵاتی دادوەری دەسەڵات نییە ینی شتێکمان بەناوی دەسەڵاتی دادوەریەوە نییە ئەوەی کە هەیە هەیکەلێکە ئیدارەی مەحاکیم و ئیستئینافەکان و ئەوە ئەو دەسەڵاتە لای خۆیان نییە من گومانی ئەوە کە مشکەوە بم ئەمە لە شوێنی ترەوە تەوجیه کرابن بۆ ئەوەی ئەم بابەتە بوەستێنن چونکە تۆ کاتێک کە حەقێکی قانونی لە کەسێک ئەسەنیتەوە کە هیچ مادەیەکی یاسایی پاڵپشتت نییە بە ئیجتیهادی تایبەتی خۆت ئەبێت پشت بەستوبی بە یاسایە ئەنی ئەو بەرارەی کە ڕانگرت و هیچ بنەمایەکی یاسایی نیت یاسایەک پشتگیری ناکات ینی ئەو ئوسوڵی محاکەماتی جەزائیمان هەیە مادەیەکی تیانە قانونی تیرۆر مادەیەکی تیانە ئەوەی وەستاوە سەر ئیجتیهادی ئەو کەسانی کە ئەم بڕیارەیان ڕاگرتووە باشە ینی خۆ تۆ ئیجتیهاد لە مەوریدی نەسا ناکرێ نەسێک دەیە واضحە و سەریحە نەسێک دەیە کە ئیستیسنای ئەم کەسانی نەکردووە حەقی قانونی هەیە تۆ لێت سندۆتەوە ئەبێت پشت ئەستور بە چی تۆ ئەم حەقی لێ ئەسەنیتەوە ینی لە ڕاستەیە کاک حەکیم مەزانی بابەتەکە بریتێ لە چی ڕوئیای قانونی ئەو کەسانە ئەو بەڕێزانە کە ئەم بابەتیان وروژانووە ئەبێت لیان بپرسین لە پێناوی چی ئەمەتان کردووە ینی ئایا ئەو کەسانی کە پێشتر ئیفرات شەرتی گرتوونیێتەوە دوای هاتوونەتە دەرەوە چیان کردووە چیان قەومانووە چ زەرەرێکیان داوە تا تۆ هاتوویت ئەم بڕیارەت دەرکردووە بۆچی تۆ 5 ساڵ جارێک کاتێکە بەرپرسانی حیزبی و بەدەسەڵاتدار لە گەندەڵی تێوە گلێن خێرا بە پەلەپڕوزە یاسایەکی عەفوی عام دەرئەکەن و چاکسازیەکان و گرتن گواستنەوەکان چۆڵەکەن لە پێناو داخستنی کەیسی چەند کەسێکە و دوجار کاک حەکیمە وەکو ڕێکخراوێت راپۆرتمان کردوە کەناڵی ئێوە ئامادە بوون بەسپاسەوە لە راپۆرتەکە ئەوەمان خستۆتە ڕوو لە سا 6 ئەو کەسانی کە حکوم دراون ئەو کەسان کە پێشتر حکوم دراون و بە یاسای لێبوردین گشتی چوونەتە دەرەوە دووبارە لەسەر تاوانێکی تر گیراون کێنراونەتەوە جارێکی تر بوونەتەوە بەبار بەسەر دادگا و بەسەر پۆلیس و بەسەر مؤسساتی ئەم وڵاتەوە تۆ ئەوە ئەەکەی لە پێناوی چەند کەسێکە بەڵام چەند کەسێکی در لەولاوە کە حەقێکی یاسایی خۆیان هەیە کە بچنە دەرەوە ڕێیان لێگری ینی تۆ بە چ پێوانەیە ئەم مامەڵەیە ئەەکەی وەرە پێناوی چیان بابە ینی من گومانەکەم بەڕاستی هەستەکەم گومانێک زۆر لە جێ خۆیان بێ کە ئەو بەڕێزانە لە دەسەڵاتی دادوەری بە ناو دەسەڵاتی دادوەری پیان کرابێ خوان بەسکمە دەمڕۆ بڵێن بەرەبەری ڕاگەاندنی ئەنجومەنی دادوەری لە بەردەم کەسوکاری مانگرتوانی هەولێر وتی ئێمە بڕیار جێبەجێ دەکەین ینی بە یاسا بڵێن جێبەجێ دەکەین
ئەوەی کە ڕاگرت نەکرد خۆزگە لێرە بۆە بەڕێزە مام بزانێ کام یاسای جێبەجێکەن هیچ یاساک نییە کە پشتی ئەوان بگری ئەوان ئیجتیهادێکی خۆیانە ئیجتیهادەکە پشت بەستووە بەچی پشت بەستووە بە کۆمەڵی بەڵگەی زۆر لاوا زەمانە خاتریتان بۆ سەر ئەمنی قەومی عراق و ئەمنی ناوخۆی و ئەمنی خارج ئەم جۆرە قسانە ینی بۆ ئەدادی ئێمە نادا ئەوەی کە ئێمە سەنگی مەحەکە لە بینی ئێمە ئەوانە یاسایە یاسا لە هیچ مادێکا بەستوو نییە و پشتگیری ئەوان ناکەوە هیچ مادێکی قانونی نییە کە بڵی پشتیان پێبەستوێت تەنانەت لە بڕیارەکانە ئەوەی کە لە سلێمانی کە دادگای کەتنی سلێمانی بڕیارەکەی دەرکردووە ینی هیچ مادێکی یاسایی ناهێنێتەوە دادگای کەتنی سلێمانی بۆ بڕیارەکە بەڵکو ئیجتیهادێکی قەزایە کە لەبەر ئەمنی داخلی و خارجی عراق کە دادگای جینایەتی سلێمانی بە سیفەی تەمیزی قەرارەکەی محکەمەی کەتنی تەصدیق کردووە هیچ مبررێکی قانونی و نەسێکی قانونیمان بۆ ناهێنێتەوە کە پشت بەستوو بێ بەمە لێرە کە سوکارەکەی ئەو بەڕێزانە تەنیا لە بەردەم و ئۆگەران کە تەدەخولێکی تەمیزی بکرێ بەڵام کاتێک کە محکەمی تەمیز ئەعزاکانی خۆیانم قەراریان دابێ ئەچینەوە بەردەم هەمان قەرار بەڵام گرفتەکەی ئێمە وەکو یاسایی وەکو چالاکی بواری مافی مرۆڤ وەکو کەسانێک کە دیفاع لەم کەیسە ئەەکەین تەنیا پرسیارەکەمان ئەوەیە کە ئەو بەڕێزانی خۆیان بە یاسایی ئەزانن ناکرێت خۆیان بە دەربن لە یاسا ناکرێت خۆیان بەسەر یاسا و ئیجتیهاد بکەن ناکرێت کێشەیەک گرفتێک دروست بکەن کە پێویست نییە ناکرێت حەقێکی قانونی ئەو کەسانە کە یاسا پێداوەوان لیان هەندێک لە بڵین یا پارێزەرەکان باز بکەن کە خەڵک ئازاد کراوە یان هێر هەمان حکم درا بە مادەی تیرۆ بەڵام لەبەرەوەی واستەی هەبووە بازەکەی کە ئازاد کراوە بە ئازادکردنی بە مەرج جیاوازی شێر لە مرۆ لە نێوانەوانی کە حکم دراون ینی پرسیارەکە ئەوەیە کە پێش مانگی 2010 ئازادکردنی بە مەرج شتێکە مەفعول بووە و جێبەجێ کراوە و ئەو کەسانی کە سێرە سەچوارە حکومەکان لە هەر جەریمەیە کە مەشمول بوو باش ئیفراجی شەرتی چوونەتە دەرەوە چی ڕووی داوە لە دوای مانگی 2010 تا ئەنجومەنی دادوەری و محکەمەی تەمیزەم قەرارە دەرکا و ئیفراجی شەرتی بۆ وەستێنانی چی ڕووی داوە چۆن یعنی ئەمە دەست پێ دەکاتەوە یعنی دەبێت چی بکرێ بۆ ئەم ئازادکردنی بە مەرجە بۆ نمونە کێشەکە لەکوێ بۆ نمونە دەبێت لەکوێ ئەمە چارەسەر بکرێت خۆی چۆن ئەو قەراری دەرکردوواش قەرارەکە هەڵبوشێنێتەوە پێمان بڵێ سەبەبەکەی چییە و لە پێناوی چی کە ئیفراجی شەرتی ڕاگرتووە باشە دەسەڵاتەکە لای ئەوانەوە بێ ئەوانە قەرار بڕیار گەورەترە یان یاسا ئەوەی کە بەڕێز دەڵی لە هیچ یاسایەک ینی ئازادکردنی بە مەرج ینی ئەویتیانە کە حکم دراوانی تیرۆر نەگرێتەوە بڕیار گەورەترە یان یاسا بڵێ کاک حەکیم ئەوەی ئەم وڵاتە بەڕێوەبا تعلیماتە قانون نییە لە ناو حکوومەتی شاهمان گرفتمانێ هەموو یاساکان پەک خراوە لە پێناوی تعلیماتی بەڕێوەبەرگشتیەکانی ناوەزارەتەکە ئەوە لە بیاسا بۆتە قەباغێک تەنیا پشتبەستوو بە هەموو قەرارەکانی وڵاتە ببینە ماوەیەک پێشێستا لە وەزارەتی ڕۆشنبیری بڕیاری داخستنی چەند کەناڵێکی ئاسمانیان داوە باش کێ دەر قەرارێکی دەرکردو بەڕێوەبەری گشتیەک لە وەزارەتی ڕۆشنبیری بە وەکالەت بەڕێستۆ بەپی یاسا بۆت نییە کەناڵی ئاسمانی کەناڵی تەلەڤیزیۆنی دابخی چکە تۆ یاسای ڕۆژنامەگەری دێ لە سەر ڕۆژنامەگریە کەناڵی ئاسمانی نابێت دابخی عقوبەی هەیە بەس عقوبەکەی داخستن نییە وە داخستنەکەشی لە سوڵتەی توانێ بەڵام بەڕێوەبەرگشتەکانی ئەم وڵاتە لە ناو حکومەتا تووشی ئەم دەردەبوون کە بە تعلیمات قانونیان پەک باش ئەوە ئەنجومەنی دادوەریشی هاتە سەر باشە بەس دادگای تەمیز سەربە ئەنجومەنی دادوەریە بەڵێ ئەنی خۆیان ئێستا دەتوانن بە دانیشتنێک بە بڕیارێک ئەمەی لەغا بکەنەوە پرۆسەکە دەست پێ بکەنەوە زۆر ئاسایی شتێکی زۆر سادەی و ئەو هەڵاشی دروست ناوێت کە دروستیان کردووە و ئەو گرفتەشی ناوی و هیچی ڕووی نەداوە تا ئەوان مبرریان بەدەستەوە بێ بۆیان بڕیار باش سپاس دەکەم ئەوروپا خەم کرێم و لای بەڕێز سەبارەت بە پەرلەمان ئێوەکو پەرلەمان یاخو پەرلەمانتاران چیتان کردو یاخود چیەکەن بۆ ئەم دۆسیەیە بەڵێ وڵات پێش ئەوەی بڕۆمە سەر کاری پەرلەمان و ئەرچی پەرلەمان دەمێ ئەو بخەمە ڕووچ کە ئاماژەتان پێی کرد کە چۆنی ئەو بڕیارە هەڵدەوەشێتەوە یان بڕیاری تری لە زیاتی دەدرێ خۆی داواکاران یاخود حکوم دراوان ئەوانەی کە ئێستا مەحروم کراون لە ئیفراد شەرتی بۆ خۆیان بە بەردەوامی کە کاتی ئیفراد شەرتیان هادواتە سێ لە سەر چواری حکومەکەی خۆیان بەسەر برد لە چاکسازیەکان داواکاریەک پێشکەش بە دادگای کەتن دەکەن بە هاوپێچی ئەو پشگیریەی کە چاکسازیەکەی ئاماژەم پێکرد ئەو داواکاریەک دەچێتە بەردەم دادگای کەتن و ئەو بڕیار دەدات کە بە هەبوونی ئیفراد شەرتی و شمولکردنی ئیفراد شەرتی یاخودنا لەبەر ڕۆشنایی قانون دیارە خۆی ڕاگررتنی ئیفراد شەرتی لە یەکێک لە دۆسیەکانی داواکاران بووە یەکێک لە حکوم دراوان داواکاریەکی پێشکەش کردووە
بە دادگای کەتن لەوێ دیارە داواکاری گشتی قەناعەتی بە داواکاری ئەو حکومدراوە نەبووە بۆیە تحریکی داوای کردووە لە بەردەم دادگای جینایەت بە سیفەتی تەمیزی لەوێ دادگای تەمیز کە سێ دادوەربوونە لەوێ ڕەیەک ینی دەڵێن و هەروەها لە ناو دۆسیەکە ڕەیەک تەسبیت دەکەن کە قانونی تیرۆر نابێ ئیفرات شەرتی بگرێتەوە ئەو ڕەیە لە ناو یەک دۆسیە دەبێتە ڕەیەکی عام و ئیفرات شەرتی ئەوانەی کە حکم دراون بە قانونی تیرۆر لە ئیفرات شەرتی محروم دەکرێن بۆیە ئەمە هیچ پاڵپژ نییە بە هیچ یاسایەک و بە هیچ شتێک تەنها لە ناو یەک دۆسیە ڕەئی خۆیان یان گوتووە ئەو ڕەیان کردوتە بە قەرار و بڕیار بۆیە حکم دراوان کە ماوەی هەبوونی ئیفرات شەرتیان دێواتە سێ لە سواری حکومەکەیان لە ناو چاکسازیەکان بەسەر دەبن داواکاری پێشکەش دەکەن و دەکرێ ئاعزایەکانی مەحکەمەی تەمیز ئەو کاتە لەبەر ڕۆشنایی ئەو قانونانەی کە هەیە کە ئیفرات شەرتی شمولیان دەکا لەوێ بڕیار بە شمولکردنی ئیفرات شەرتیان بدەن و هەروەها بڕیار بە ئازادکردنی بە مەرجیان بدەن و بەندکراوەکان ئازاد بکرێن و هیچ عیبیش نییە پەشمان بوونەوە لە قرارێک کە داویانە بە هەڵا بەڵێ بەر لەوەی بچینە سەرەوەی پەرلەمان چیتان کردەوە بەس کەسوکاری ئەو مانگتوانەش دەتوانن سکاڵا تۆمار بکەن لەسەر دادگای تەمیزە نازانم ئەو بڕارەکە ڕاگیراوە بەڵێ بخۆی بڕیاری دادگای تەمیز بڕیاری بنبڕە واتە حکومەکەی حکمی بنبڕە بەڵام ئەوە لەسەر یەک دۆسیە دراوە دەمەوێت ئەوە ڕوون بێ لەسەر یەک دۆسیە و ئەو حکم دراوانەی کە ئێستا ماوەی ئیفرات شەرتیان ینی نەهاتووە واتە سێ لەسەر سواری حکومەکەیان تەواو نەکردووە ئەوانە بە بەردەوامی دەتوانن هەر حکم درایەک ماوەکەی هات لە کاتی خۆی لە وادەی خۆی داوای بە ئازادکردن بە مەرج بکات لە ڕێی دەبینی لە ڕێی پارێزەرەکەیەتی یان بۆ خۆی داواکاری تەڵەب تەقدیم بکات ئەوە ئەو ڕێکارانە هەر هەیە و محکەمەی تەمیز وەکو باسم کرد دادوەرەکانی عیبە نییە گەر پەشیمان بنەوە لە ڕەیەکی هەڵەی خۆیان کە نەیان پێکابێ و پەرلەمانی کوردستان کە ئاماژەت پێ کردو پرسیارت کرد پەرلەمانی کوردستان لەبەر ڕۆشنایی ئەو مەبدەئی فەسڵ بینە سوڵتات کە هەیە تەدەخۆلی بینی دەسەڵاتەکان نابێ بکرێ بە تایبەت دەسەڵاتی دادوەری لەوانەیە دەسەڵاتەکانی ئێمە تۆزێک حەسڕ بکە ینی ئێمە زۆر دەستکراوە نەبین لە تەدەخولکردن تەنها ئێمە بە دواداچوون دەکەین بۆ ڕەوشی زیندانیان و هەروەها لەکوێ لە جێبەجێکردنی قانون پێچەوانەیەک هەبێ یاخود ناقانونیەک هەبێ ئێمە دەتوانین بە تەریقەی بە دواداچوون ئێمە کاری لەسەر بکەین بەس بەڕاستی ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵ زیاد لە پێویست یعنی ئێمە کارمان لەسەری کردووە و بە تەفاهم کارمان کردووە بە لێک تێگەیشتن بە ئیتیفاق بەوەی کە سوکاری ئەم حکومدراون و حکومدراوەکان زۆرترین سوود ببینن لەو هەوڵانەی ئێمە بۆیە ئێمە بۆ خۆمان بە دواداچوونمان کردووە لێ پێچینەوە ئێمە کارمان ئەوە نییە لێ پێچینەوە لە دەسەڵاتی دادوەری بکەین بەڵام بە تەفاهم و لێک تێگەیشتن من وەکو خۆم چوومە لەگەڵ دادوەرەکانی دادگای تەمیز بە تەنیا دانیشتوم بە فەرد و لەگەڵ سەرۆکی پەرلەمان دانیشتوم بۆی هەلێکی بەدیل بدۆزینەوە بۆی ئەوانە هیچکە بێبەش نەکرێن لەو حەق و مافەی کە هەیەە و لە ئەنجامدا دوو لیژنەی پەرلەمانی کوردستان لیژنەی مافی مرۆڤ و لیژنەی یاسایی کۆبوونەوەیەکمان کرد لیژنەی مافی مرۆڤ بە حکمی ئەوەی کە بە دواداچوونی زیاتری کردبوو بۆ ئەم کەیسانە و هەروەها زیندانیەکانی بینی بوو و ئەنجومەنی دادوەری بینی بوو بۆیە ئەوان هاتن هەموو ئەو شتانەی کە لە ئەنجام بە دواداچوونەکان تێگەیشت بوو بەدەستیان گەیشت بوو بۆ ئێمەیان خستە ڕووکە ئێمە لیژنەی یاسایی خوێندنەوەی یاساییمان چییە بۆ ئەو قەزیەیە هەر پەرلەمانتارێ بە جۆرێک ڕێی خۆی دەربڕی بەڵام لە ئەنجامدا گەشتینە ئەو نەتیجەیە کە بەڵێ خۆ بە قانونەکەیان دەبێت ئەنەکە کاری لەسەر بکەن لە ڕەوشی زیندانیان بکۆڵنەوە لە هەر جێک کە پێشێلی مافی مرۆڤ کرابێ ئێوە ئەوان کاری لەسەر بکەن و راپۆرت بەرز بکەنەوە ئاگاداری ڕەوشی زیندانیان بن بۆیە ئێمە هەر ئیمڕۆ نووسراوێکمان کرد بۆ سەرۆکایەتی پەرلەمان هەردوو لیژنەی پەرلەمانی کوردستان لیژنەی یاسایی و لیژنەی مافی مرۆڤ کە
پێشنیارێکیان ئەوە بوو کە بڕیاریشی لەسەردرا دەستەی مافی مرۆڤ بەکارەکانی هەڵبستێ و بانکشتی پەرلەمانیکەین. پێشنیارێکی تر کە بەڕاستی من پێشنیارم کرد کە لیژنەیەک پێک بهێندرێ لە ئەنجومەنی دادوەری و داواکاری گشتی و پەرلەمانی کوردستان و وەزارەتی داد و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەم لیژنەیەکی ئیستیشاری بێکەوە بگەینە لێک تێگەیشتنێک ئەو بڕیارە هەڵانەی کە دراوە بتوانین بڕیارەکان بە جۆرێک ڕاست بکرێنەوە کە لە بەرژەوەندی حکوم دراوان و کەسوکاریان بێت. بەڵێ سوپاس دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکوێکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنا. 0773 153 85 85. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە نینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاتان لێبێت بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە محەممەد گۆمەشینی وتەبێژی دەستەی مافی مرۆڤی هەرێم لەگەڵمانە. کاک محەممەد زۆر سوپاس بۆ بەشداریتان. ئێوەکو دەستەی مافی مرۆڤ چۆن لە داواکاری ئازادکردنی بە مەرز دەڕوانن و بداچوونتان بۆ مانگرتوانەی چاکسازی گەورانی سلێمانی و هەولێر کردووە؟ زۆر سوپاس کاک حەکیمگیان، سڵاو لە جەنابەت. دیارە ئێمە وەکو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ تەواو بڕۆمان بەوە هەیە کە هەموو ئەو داواکاریانێک کە بۆمان دێت لە ڕێی سکاڵاوە لە ڕێی تۆمارکردنی سکاڵا یاخود لە ڕێگەی ئەم سندوقانەی کە ئێمە لە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لە ناو چاکسازیەکان و بەندیخانەکان دامان ناوە یاخود لە ڕێگەی ئەم نوێنەرانەی خۆمان کە سەردانی چاکسازیەکان و بەندیخانەکان دەکەن بەردەوام بە مەبەستی بە دوواداچوون بۆ کێشە و گرفتەکانی چاکسازیان. بەدڵنیایی هەر بابەتێک کە دێتە پێش ئەوەی کە پەیوەستە بە داواکاری ئەو خەڵکانی لە چاکسازیەکانن یان ئەوانەی کە دەگوترێت لە ماوەی ڕابردوو لە هەولێر و لە سلێمانی بە زۆرێک لە زۆرەکان هەندێک داواکاریان هەبوو کە پەیوەست بوو بە بابەتی ئازادکردنی بێمەرز. ئەوە بوو کە ئێمە وەکو دەستەی مافی مرۆڤ دیارە داواکاریەکان ئەوە نەبوو، کۆمەڵێک داواکاری دیکەشە بوو کە هەندێکیان پەیوەست بوو بە زۆری ژمارەی ئەو خەڵکانەی کە لە ژوورێک یا لە هۆڵێک کۆکراونەتەوە ئەمانە زۆری ژمارەی بەندکراوەکان لەم شوێنە تەواوی دەرونی ینی زۆر لایەنی دیکە کردووە. ئەمانە هەمووی کۆبۆتەوە دیارە ماوەیەکە بەسەر یەکدا تا گەیشتە ئەم بڕیارێکە دواتر مانگرتنی لێکەوتەوە. ئێمە تیمێکمان نردووە بە دوواداچوونمان کرد هەمە هەنجیمان هەیە بە شێوەیەکی گشتی لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان بە تایبەتتر باڵم لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و لەگەڵ ئەنجومەنی دادوەری، چونکە ئەم بابەتانە ئەم پرسانە تەنها یەک لایەن نییە. جەنابتان دەزانن کە بابەتی چاودێریکردنەکەیان یاخودەوەی کە پێی دەگوترێ میوانداریکردنەکەیان و شوێنەکە لە چوارچێوەی وەزارەتی کارە.
لە بەرامبەردا بابەتی حکم و مادە یاساییەکەیان لە دەسەڵاتی دادوەر و ئەنجومەنی دادوەریە، چاودێریکردنی ڕەوشی مافەکانی مرۆڤیان لە چاودێری ئێمەیە، چاودێریکردنی ڕەوشی تەندروستیان ئەمە وەزارەتی تەندروستیە. یعنی چەند لایەنێک چەند وەزارەت و دام و دەستگایەک پەیوەستین بەم بەشانە، هەر شوێنێکی ئەم تاکسازیانە بەشێک لێ بەرپرسین. در کۆتایی بە جۆری ئەو بەدواداچوونانی کە ئێمە کردمان تیمەکانمان کردیان کەڕاستەخۆ بەڕێز سەرۆکی دەستێ مافی مرۆڤ تیمی نووسینگەی سلێمانی و هەولێری ڕاستپات بۆی کە بەدواداچوون بکرێت بۆ ئەم حاڵەتانە یاخود ئەو بابەتانەی کە تایبەتن بە نێگەرانیەکانی ئەم خەڵکانە لە تاکسازیەکان و وەرگرتنی داواکاریەکانیان. ئێمە طبعاً گوێمان بۆ گرتن، ئێمە بڕیاری ئەوە نادەین کە داواکاریەکانیان داواکاری ڕەوایان ناڕەوایە، چونکە ئێمە نەدادوەرین نەداواکاری گشتین، یعنی لایەنی یاسایی دۆسیەکە نین. ئێمە بتمانە بزانین ئەوەی کە پەیوەستە بە پێشێتکاری مافەکانی مرۆڤ چ پەیوەستە بە ئێمە و لە چ خاڵێک هەرچی ئێمە دەست پێ دەکا و لە شوێوە کاری ئێمە تەواو دەبێت کە کاری شوێنێکەکە دەست پێ دەکا. بە جۆری ئەوەی کە ئێمە لەگەڵ هەم وەزارەتی کار و هەم لایەنی ئەمنی بەرپرس لەم دۆسیە ڕوانیمان ئەم بابەتە بەڕاستی دیارە ئەمە بە نووسراوێکی ئەنجومەنی دادوەری کە کاتی خۆی بەرز کراوەوە لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بۆ ئەم بابەتە، دیارە ئەمە بیر و ڕای یاخود فەرمانی ئەنجومەنی دادوەریە کە ئەم بابەتە شمولی ئەم حاڵەتە ناکا ئەم مادەیە و بۆیە لە بەرامبەر ئەوەدا ئەمانە مانگرتنیان ڕاگەیاندووە. دیارە بڕیاری ئەوە دراوە بەڵێن ئەوە دراوە کە بەدواداچوونەکان دیتر بن و هەوڵ بدرێ ئەم داواکاریانە ڕێزکەیەکی یاسایی بگرێتە بەر و بەشێوەکی دیکە هەم وەزارەتی کار هەم ئەوەی کە ئەرچی خۆیتی کاری لەسەر بکە بۆ ئەوەی هیچ نەبێ کە بزاندرێ لایەنی یاسایی و لایەنی مرۆڤیش ڕەچاو بکرێ لەم دۆسیە. تاوەڕی ئەم لیژنە و تیم و ئەم بابەتە دەکەین بزانین ئاکامەکەی بەچ دەگا بەدڵنیاییەوە ئەو کاتە وەکو باسم کرد لەلایەنە یاساییەکەەوە هەمومان دەبێت چاوەڕێ بکەین چونکە بۆ هیچ کەسێک نییە ئەمە یەکلا بۆ تۆ دەناستان دەزانن بە تاکید وەکو ڕۆژنامەنووس دەسەڵاتی دادوەری یەکێکە لەو دەسەڵاتانەی کە زۆر حساسە قبوڵی تەداخلاتی تێدا نییە و بابەتێکە کە بەپێی هەموو ئەو یاسا و سیستەمانەی لە وڵاتان جێبەجێ دەکرێت دەسەڵاتی یاسادانان، دەسەڵاتی تەنفیزی، دەسەڵاتی تەشریعی ئەوانن کە هەرکەس دەسەڵاتی سەربەخۆی خۆیان هەیە لە محەممەد. بەڵێ دوا پرسیارم بە کورتی سەبارەت بۆی کە بەشێک لە ئەندامانی لیژنەی یاسایی پەرلەمان و بەشێک لە پارێزەران ڕێکخراوەکانی مافی مرۆڤیش باس لەوە دەکەن کە لە یاسای تیرۆر ئازادکردنی بە مەرج ینی نەهاتووە کاوانێک کە بە یاسای تیرۆر بڵین سزا دراون ئازادکردنی بە مەرج نەیانگرێتەوە لە بڵین یاسای ئوسوڵی محاکەماتی جەزایی عێراقی بامان شێوە مادەی تیرۆر نهاتوو کە بڵێ ئازادکردنی بە مەرج نەیانگرێتەوە. یعنی ئەمە بڵین پێشێلکردنی مافی مرۆڤ و پێشێلکردنی یاساژ نییە گە مادام لەم یاسایاندا نهاتووە کورتی بێ سپاس دەکەم. ئێمە یعنی ئەگەر بابەتەکە ناوەرۆشی یاساکە بێ بەڵێ وایە ئەمە دیارە بیرڕای هەم لیژنەی یاسایی و هەم خەڵکی یاساناسیش ئاماژە بۆ دەکەن کە لە ناوەرۆکی مادەکانی یاسایی ڕوبڕبوونەوەی تیرۆر لە هەرێمی کوردستان ئەم یاسای ئازادکردنی ینی ئەم مادەیە هیچ ئیسtisنای نەکردێ بە حاڵەتی لەم شێوەیە. بەڵام وەکو باسم کرد ئەمە تەنها دەسەڵاتی دادوەری ئەمە بەپێی فەرمان و بڕیارێکی ئەوانە دیارە ئەمە جێبەجێ ناکرێت لە سەریان و بۆیە ئێستا تاوەڕی ئەوەی کە بەڕاستی بە فەرمی لەگەڵ ئەنجومەنی دادوەری لەسەر خەتین بۆ ئەوەی بزانین ئەم بابەتە چۆنەوە پێم وایە وەزارەتی کار خۆشیان لەسەر خەتن هەستن داوان ئاماژە بۆ دەکەن کە نووسراویان بۆ گەڕاونەوە کە ئەنجومەنی دادوەری ئەم بابەتەی لای خۆی کۆتایی پێهێناوە کە تەواو بڕیارێکە و داویانە چونکە ئەمە ئەنجومەنە یعنی ئەمە بڕیاری دادوەرێک نییە زەناتان دەزانن ئەمە ئەنجومەنی دادوەری یعنی ڕای ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستانە ئایا پشتی بە مادە یاسایشکە بەستیایان هۆکارەکانی دەرچوونی ئەم بڕیارە چۆنە چیە ئەمە ڕەنگە پەیوەستبی یعنی بەشێکی پەیوەستە بە ئاسایشی نەتەوەیی لە هەرێمی کوردستان یان بەشێکی پەیوەستە بە ئەم دۆسیانە کە بارگراوندێکی بۆ نمونە تیرۆری هەیە ئەمانە کۆمەڵێک بابەتن کە هێشتا ڕوو نەبووتەوە
وەکو دەڵێ ناوەرۆکی بڕیار و فەرمانەکەی دادوەری هەموو لایەکمان بە دوواداچوون دەکەین بە دڵنیاییەوە هەم لیژنەی یاسایی هەم لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانیش هەم دەستی مافی مرۆڤیش و هەم وەزارەتی کاریش دەسەڵخەتین بزانین دەرەنجامی ئەم بە دوواداچوونانە بە شوێ دەگا هەموو مەبەستمانەکە دادپەروەری کۆمەڵایەتی و دادپەروەری یاسایی و بنەماکانی مافەکانی مرۆڤ و بنەما نێودەوڵەتیەکانی مامەڵەتکردن لەگەڵ بەندکراوان لەسەر ئەمانە دێبەجێ بکرێت دەرەنجامەکەی هەر چۆنە و هەرچیە گرنگەوەی هەموو لایەکمان لە چوارچێوەی یاسا و دادپەروەری مامەڵە لەگەڵ ئەم سپاس دەکەین زۆر سپاس بۆ کاک محەممەد گۆمەشینی وتەبێژی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ کە لە ڕێگەی تەلەفۆنەوەی سپاس بۆ بەڕێستان کاقیمەت بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە پشگیری چاکسازیەکان ئێستا چاکسازیەکان خۆیان بە راپۆرت پشگیریەوە دەکەن ئەو کەسانێکی ئێستا ئازادکردنی بە مەرج دایانگرێتەوە ئەنی شیاویەوە گەڕێنەوە ناو کۆمەڵگە مەترسینی لەسەر کۆمەڵگە ئەمانە خۆیان پشگیریان دەکەن چاکسازیەکان بەڵێ ئەوەی کە لە سلێمانیەمە ئاگادارین بەڵێ بەدادەشومان کردەوە ئەو کەسانی کە ئازادبوونی بە مەرج بە دەیانگرێتەوە مەشمول بوون کاتی خۆی بە قانونی ئێرهاب راپۆرتی خۆیان نووسیوە و ئاماژەیان بەوە داوە کە هیچ گیر و گرفتێکیان نییە سەرسە چوارە حکومەکەیان تەواو کردووە لە قانونی سوڵی محاکمات جزای لە ئیستیسناءەکانین و ڕۆشتنەوەتە بەردەم دادگای کەتنی سلێمانی و لێ بەڵام ڕێی دادگاوە بووە کە ئەم جەریمەی کردویانە پەیوەندی بە ئەمنی قەومی داخلی و خارجیەوە هەیە و محکەمەی جینایەتی سلێمانی بە سیفەی تەمیزیش تەصدیقی قەرارەکەی محکەمەی کەتنی کردووە و دوجارەمە بۆتە ڕێک لە ناو دادوەران و ئەنجومەنی دادوەری و ئەوە کە ئازادکردنی بە مەرجەمانە نایگرێتەوە لە ڕاستی ئەمە سەریان نایشە و هەنی پەڕێ پێوە پێچن بۆ ئەەکەی سەبەبی ئەم واکردنە چێوە بۆ ئەم تەوەجوهەت لە ناو دادگا دروست کردووە و دەکوێت تۆ تحقیقی عەدالەتەکەی لەم قەرارە یعنی بۆ خۆمان ئێمە بە دوای ئەما وێڵین کاگەشم ینی تۆ کاتێک قەرار دەرەکەی ئیشی یاسا بریتە چەسپاندی عەدالەتەوە بریتە لە دۆزینەوەی دادپەروەری و سەپانی دادپەروەری بەسەر هەمومانە ینی ئەوەی کە جێ سەرسوورمانە بۆ ئێمە وجێ پرسیارە بۆ ئێمە ئەوەیە کە کوێی دادپەروەری لەم قەرارە هەیە لەکوێ ئەمە ئەبێتە هۆی تحقیقی عەدالەت کە محکەمەیشی ئەوەیە تحقیقی عەدالەت بکە و لە لایەکی تریشەوە ینی تۆ کاتێک کە کۆمەڵە کەس ومانەگرنەوە دێنە سەر ئەوەی کە کەسەکە ژیانی لە خەتەرە ینی خۆزگەم زانی کاتێک ئەگەریچێک لەم کەسانی کە مانیان گرت و گیانی لە دەستبا هەڵوێستی ئەنجومەنی دادوەری چیە کێ بەرپرسیارە بێ من ئەوە ئەو لێرە شایەتیە دین کە چاکسازی سلێمانی ئاگامانلێتی ئەرکەکانی خۆی بە زیاد دیشەوە وەکو چاکسازی بەجێ ناوە فەرمانبەرەکانی و ستافەکەیان هیچ کە لایانی تەندروستی ڕەوانی نەخۆشخانەکراون چارەسەری پزیشکیان بۆ کراوە بەردەوام پزیشک چاودێریانەکە بەڵام ئەوی کە زۆر خەمساردە لەم بیناوە ئیشی ئەویژە ئەنجومەنی دادوەری و دادگاکانە کە هەر گوێشان لینەوە گوشی پێنادن و زۆر ئیستیجابەیەکی زەعیف ینی وەکو کاک محەممەد ئاماژەی پێداوتیانە ئێمە قەرارە لای ئێمە بڕاوەتەوە لە کاتێکا لە قانونا شتێک بەنای بڕانەوەن تو یاسایەکە ئیجتیهادێکت کردووە ینی هیچ قورسێکی تیانی تۆ ئیجتیهادی خۆت پێ بچیتەوە کە زانی یاسایی نیە و هیچ ڕێکی یاسایی پشگیریت ناکە نەک بەڵام من وەکو پارێزەریا و ئێمە وەکو مافی مرۆڤ ئەنجومەنی شورا ینی تەنانەت کە تۆ ئەنجومەنێکی شورا کە بە هەمان پلەی ینی ئەنجومەنی دادوەری هەمان خیبری یاساییان هەیە کە ینی ئەدای ئەنجومەنی شورا ڕێیان وایە کە هیچ مانعێکی قانونی نییە بۆ ئەم کەسانە کە ئازادکردنی بە مرج بیانگرێتەوە باشە تۆ بۆ دۆخەکەت واخستۆتە گرێژنەوە ئەم کێشێت بۆ ڕای گشتی بۆ خەڵکو بۆ سادراوانە باش وەکو ڕێکخراوەکی خۆشتەمەدا شتان کردوێنی باردۆخێوانەی کەمانیان گرتووە هەم لە ڕووی تەندروستی و هەم لە ڕووی دەرونیەوە اینجا لە ڕووی کۆمەڵای شۆ بە کەسوکاریان باردۆخێکی ناهەموارە لە ڕاستی ئەوەی کە لەوێ بینیمان و کەسانێکە لە چاکسازی مانیان گرتووە ئەن لەبینی ژان و بردان کەسەکە ئەوە بۆ چەند ئەوە مانگە زیاتریشە مانی کرد تەنانەت تەنیا ئاوە بەم قەتەر بۆیان هەڵواسراوە لە سەرزەوی کەوتۆ و گیانی تیانەما و هێزیتیانە لە دەرەوە کە سوکاریان لە چاوەڕوانێکی زۆران و چاکسازیەکە ئەرکێکی قورسی کەوتۆتە سەرشان کە بەردەوام تۆ ئاگاد لە ڕۆژی تەندروستی ئەوان بێت تەندروستی بڕێبراتیشتی تەندروستی لە سەرخەتە کەناڵەکانی ڕاگەیاندن لە سەرخەتن پارێزەران دادگاکان ڕێکخراوەکان ئیعلام ینی کێشەیەک لە خۆڕا دروست بووە ینی تەنیا بابەتەکە بریتە لەمە کێشەیەکیان دروست کردووە کە نە ضرور بوو دروستیکەن نە پێویست بوو دروستیکەن نە هیچ هۆکار و هیچ جەدوایەکی هەیە کە ئەم بابەتێک دادوەری ئەوەی کێ بۆ داچوونێک بەشێک لەوانەیە کە حکم دراون بە یاسای تیرۆر بۆ نمونە خەڵکێک مەسەلەن 12 ساڵە زیاترە مەسەلەن حکم درا بەشێکی زۆریان وەکو بەڕێز ئێوە داچوونکە زوڵمیان لێ کراوە بۆ نمونە هەم لە قۆناغی لێکۆڵینەوە هەم لە کاتی سزادانە ینی پێشەرکاری زۆریان بەرامبەرکەوە کە پێشتریش نەتەوە یەکگرتوەکان کۆمیسیۆنی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان
داوا لە لیژنەی مافی مرۆڤی پەرلەمان کردو کە یاسای تیرۆر هەموار بکاتەوە لە ڕاستە ئەو کەسانی بە کەیسی تیرۆرێک ژێرن لە دەستگیرکردنەکانەوە تا حکومدانەکان جێ گومانێکی گەورن بۆ ئێمەوە جێ پرسیارن بۆ نمونە کەسێک بە کەسی تیرۆرە گیرێ 21 ڕۆژ کەس نایبینێ ینی نە پارێزەری ئیبینێ نە کەسوکاری ئیبینێ نە لایەنێکی بینێ ئەخر بە چی یاسایەک ئەنی تحقیقەکەی لەگەڵا تەواوەکە اینجا ئەهێنێتە بەردەم دەرگای لە کۆڵینەوەکانی سلێمانی و ئەوەی کە لەوێ و توێتی لە دەستگا ئەمنیەکان دێتە دوونی قوالەقەکە لە کاتێکا لێکۆڵینەوە بەبێ پارێزەر لە ڕێقانونیەوە ئەتوانم بڵم لە 100% ئەوەی کە بە کەیسی ئیرهابگیرێ لەژێر فشار و ئەشکەنجە دان بتاوانەکانیانی ئەوەی بۆ ئێمە بڕاوەتەوە بابەتەوە مناقەشی دادگا سزادانی شەوە چووکە پێش سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە خولی پێش پەرلەمان میوانی ئێمە وتێتە ینی سەگ تێبەردان هەبووە بۆ بەشێکیان ینی ئەوانەی پێشێلکاریان بەراورد باقسەکەم نەڵم ئەندام پەرلەمانی کردوێتی کە کووردە یان ئێمەیە کە کوردین ڕێکخراوی هارتلاندی نێودەوڵەتی ئەمریکی خۆیان لە راپۆرتەکانیان سەبارەت بە ئەشکەنجە بە تەفسیلی ئەو ئەشکەنجانیان بڵاو کردوتەوە کە لە گرتوخانە ئەمنیەکانی ئەوانی کە کەیسی تیرۆر چ جۆر ئەشکەنجەیەکی ترسناکە بەداغەوە دادگاکان گوێ لە ئەشکەنجە هەر ناگرن بۆ چونکە ئاسەواری پێوەنەماوە بۆ ئاسەواری پێوەنەماوە چکە دوای 20 ڕۆژ ناویدی ئەگەر تۆ لە دووەم ڕۆژەوە سزایابێ لە 20ەم ڕۆژە هیچ پێوە نەماوە و بەردەوام لە بەردەم مەترسیە وایە تا حکومەکە تەواو بێ ئەم ئەشکەنجەیە بدرێ لەبەرەوە کەسەکە هەر لە پێناوی ئەوی لە ئەشکەنجەکە ڕزگاری بێ دان بە تاوانەکەیان لێ کە دان بە تاوانەکەشانە حکومەکەش درێ و شمولی حەقێکی قانونی خۆیەکە ئاوا مامەڵێ سپاس دەکەم ڕووپاکخان کاتمان کەمەوە بە سەبارەت بە ئەرکی وەزارەتی داد لەم دۆسیەتی ئەرکی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و ئەنجومەنی دادوەریش بۆی کە چارەسەرێک بۆ ئەم دۆسیە بدۆزرێتەوە دیارە وەزارەتی داد لە ساڵی 2011 داوای ڕەئی مەجلیس شوڕای کردووە نووسراوەکی بۆ مەجلیس شوڕا کردووە کە ڕەئیان لەسەر ئیفراز شەرتی چیەوە ئەوانەی کە بە قانونی تیرۆر حکم دراون ئیفراز شەرتی دەیانگرێتەوە و زۆر بەڕوون و وازەحی ئەنجومەنی شوڕا ڕەئیەکەی خۆی لەبەر ڕۆشنایی قانونەکان لە قانونە بەرکارەکان ڕەئیەکە خۆی گوتووە کە قانونی تیرۆر یاسای تیرۆر مەرجی ئازادبوون ینی ئازادبوون بە مەرج دەیانگرێتەوە و هەروەها بەپێی ئەو مەرجانەی کە هەیە لە ئیفراز شەرتی دەیانگرێتەوە هیچ ئیشکالیان نییەوە تا وەزارەتی داد ئەو ڕەئی لە ئەنجومەنی شورا کە داوای کردو ئەنجومەنی شورا وەڵامی داوەتەوە ئێستا دەمەوێ بڵم کە تۆپەکە لە ساحەی ئەنجومەنی دادوەریە ئەنجومەنی دادوەری حەقێکی قانونی حکومدراوانی زەوت کردووە بە دەرچوونی بڕیارێک کە بڕیارەکانیان زۆر نادات پەروەرانەیە و حەز نەکردنە بەربەر پرسیارەتی و هەروەها بێگوێدانە مافی ئەو حکوم دراوانە و هەروەها کە سوکاریان نازانم لە پێناوچی ینی ئەو بارودۆخی ئەو وەزعی کە دروست کراوە نازانم لە پێناوچی ئەمە تێناگەین کە ئەنجومەنی دادوەری خۆی دەبێ یاسا جێبەجێ بکە حکم بە قانون بکە و قانونانێک کە لە بەردەستێتی قانونەکان زۆر زۆر بەڕوون و وازحی ئاماژەیان بۆ کردووە کە ئەو حکوم دراوانە دەیانگرێتەوە ئیفراز شەرتی دەیانگرێتەوە واروەها یەک مبەڕیری تریان هەیە کە مبەڕیرەکە دەڵێن قانونی ئوسوڵ مەحاکەمە جەزایی وجوبی نییە مادەکەی مادە 331 جوازیە بەڵام دەمەوێت ئەو بخەمەڕوو کە جوازی کاتێک بەکاردێ ئیجتیهادی حاکم کاتێک بەکاردێ لە تەخفیفی عقوبە نەک لە تەجدیدی عقوبە تۆ بێ عقوبەی لەسەر یاواتە سزای لەسەر قورسکەی جوازی لەو حاڵەتە بەکاردێ کە سزا سوکەی نەک تۆ بێ ئیستثنایەک زیاد بکەی خۆی کە جوازی بێ بەڵام لە پاڵ ئەوەدا کۆمەڵێک ئیستثنا هەیە واتە ئەو قانونە بڕاندوویەتیەوە کە ئایا ئەوانەی کە ئیفراز شەرتین دەیانگرێتەوە هەروەها نایانگرێتەوە چێن و سنفەکان چێنە بۆیە پێویست بە زیادبوونی ئیستثنا ناکە چونکە بخۆی نەسی جەزایی ژوایە نەسی جەزایی مەجال بۆ ئیجتیهادی حاکم ناهێڵێتەوە بەڵام نازانم ئەوان بە چ پێوەر و مبەڕیرێک نازانم ئەو حکومەیان چۆن دەرکردووە وەکو پێشتریشە ئاماژەم پێکرد هیچ عیبەیەک نییە کە لە ڕەئیە هەڵەکەی خۆیان پەشیمان ببنەوە و هەروەها بڕیار لەسەر ئەو دۆسیانی دێتە بەردەمیان بڕیار بدەن بە گەڕانەوەی ئیفراز شەرتی بۆ ئەوانەی کە بەپێی یاسا دەیانگرێتەوە بەپێی یاسا ئەو مافەیان پێدەدرێت. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێزان ڕووپاک ئەحمەد ئەندامی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان هەروە عیماد حەمید بەڕێوەبەری ناوەندی نیشتمانی بۆمافەکانی مرۆڤ هەروە زۆر سوپاس بۆ محەممەد گۆمەشینیش وتەبێژی دەستەی مافی مرۆڤ کە لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بینەرانی بڕێ سوپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.